سڵاتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمران ئەمیر خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بەیەوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەو شارەی کە هەموو ساڵە جیاواز لە شارەکانی تر پێشوازیەکی گەرم و گۆڕ لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەکات. ئەو شارەی کە هەموو ساڵێ بە پێشوازیەکی زۆر گەرم گچکە و گەورە یادی ڕەسوڵ الله دەکات و هیچ مزگەوتێک نییە لە یادی مەولود لە شەوانی یادی مەولود لە 12 ڕەبیع الأول لە مزگەوتەکان مەولود نەخوێندرێتەوە. بۆ ئەمڕۆ من لە نێوە خەڵکەم و دەمهەوێت لێیان بپرسم ئاخۆ دەبێمە چۆن یادی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بکەینەوە هەستێکی چۆنیان هەیە کە دەبینن یەکەم ڕۆژی مەولود نەبەویە. من تاوتوێ پرسیارانە لەگەڵ خەڵکی شاری هەولێر دەکەم من لەوان دەپرسمێ بەشبینەری بەرنامەکەمان بن و لەگەڵماندا بن. ئەمە ئەو یادە پیرۆزەی نابی لە فکر بکەین دەبی ئەو یادە پیرۆزە هەموو ڕۆژێک بی نەک لە ڕۆژی وەفاتی و یاخوتی لە ڕۆژی لەدایک بوونی. دەبی یادی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە دڵمان بی سار 12 مانجێ و ڕۆژانە لە کاروباری ڕۆژانەمان ڕنگ بداتەوە. مەولودەکانیش پێویستە لۆ نمایش نەبی بەڕاستی چکەم مەولودەکانش دەبین زۆی لۆ نمایشە. ئەمە هەموو کاتێک دەبی ئەوە حساب بکەین کە هەموو ڕۆژە 12 ڕەبیع الأول لە بۆمە چونکە ئاگامە لە سونەتەکانی وی و فەرمایشتەکانی وی و سلوک و ئەخلاقەکەی وی لە کار نێنێ دەکا ئەوەمە هیچمان نەکرد. بەناوی خوای بەخشندە مێهرەبان دیارە لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاوکاتە لەگەر 12 ڕەبیع الأول خەڵکی موسڵمان خۆشحاڵ و دڵخۆشە یاد و ئەحیا ئەو ڕۆژە دەکاتەوە و بە تایبەت خەرکی هەولێر هەر لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینەوە هەتا ئێستا کەمە تێداینا ئەو یادەی بە بەرز و پیرۆز ڕاگرتیا. بێگومان یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم شکۆی لە بۆ مرۆڤایەتی گێڕاوە توانی مرۆڤ لە ناو جەور و ستەمی دەستی مرۆڤەکان دەربینی تانی مرۆڤ ئاسوودە و خۆشبەخت بکەم. بەش بە حاڵی خۆم لەگەر دۆستان و هەواڵانم ساڵانە بەسەر تەچێوخانەقایەکاندا زۆر بە خۆشحاڵیەوە دەگەڕێن و گوزەر دەکەین بەڕاستی ئەو ڕۆژە چەند شتێکی تێدا کە تێیدا مرۆڤ خۆشبەخت دەکاتن و لەگەر ڕێزم خەڵکانەکەنە ئەگەر بە بیدعیدا دەنێن بەڕاستی ئەوە ڕێی خۆیتان چونکە لەو ڕۆژەی یەکەم شت سەڵاوات زۆر لێ دەدرێن. چیەکەن مامۆستا لەو ڕۆژە کە ئەگەڕێن بەسەر تەچێوخانەقاکان چیەکەن چی ئەنجامە دەدەن؟ زیاتر و پتر ئەمە خۆشی خۆمان دەردەبڕین لە ڕووی ڕازاندنەوەی خۆمان لە ڕووی جلوبەرگ و جوانترین پۆشاک و بۆن خۆشکردنی خۆمان و لێوی بەخەندەوە لە بۆ بەرامبەرەکەی خۆمان کە فعلەن ئەمە خۆشحاڵین. ئەوە لەلایەکیان لەو ڕۆژەیدا زۆرترین سەڵاوات لێ دەدرێ وەزع و ئیرشادی تێدا دەدرێ شیرناتی دەبەخشرێتەوە خەڵک لەلایەنە کۆمەڵایەتەکان یەکتر دەمینەوە و بەدەستە جەمعی بەیەکەوە نان دەخۆن. لەگەر ئەوەش ئەمە فعلەن لەگەر لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبی کردەوەمان پێغەمبەری بی کردەوەمان محەممەدی بی هەر ئەو ڕۆژە یاد نەکرێتەوە تەواوی ڕۆژەکان. بەڵسیارەکەم دەکرێت ئمە تەنها لە یەک ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بیرمان بێت تەنها ئمە لەو ڕۆژەیە یادی بکەینەوە ئەم مسلمان دەبێت تەواوی ڕۆژەکانی مەولود نەبەوی بێت. ئەنا مسلمان کە مسلمانە و لە پێشینەوەکەی مسلمانی لوداندرایەت دەبی بە معنای کەلیمەکردەوەکانی مسلمانی بووە بە معنای کەلیمەکردەوەکانی پێغەمبەری بی صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆکو باسم کرد ئاشتەوایی لە بۆ تەواوی مرۆڤایەتی هینا هەرچی کردەوەی جوان بوو هەم لە بۆ ئیسلام و هەم لە بۆ غەیرە ئیسلام پێی بووە ئێستاشی لەگەردابی لە تەواوی کۆلۆژەکان و لە تەواوی ئەو شوێنانەی کە زۆر بارزن لە دنیاە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێدا مەوجودە. بەشێک لە خەڵکە بینم یان بەشێک لە دوکاندارە و بازرگانەکانە بینین لە ڕۆژی مەولود خێرێکی زۆرەکەن بەڵام لە دوای تەواوبوونی مەولود دووبارە دەگەڕێنەوە سەر فێڵکردن لە خەڵکی یان ڕاستینەگوتن بە خەڵکی. ئایا پێغەمبەری خوا ئەوەی دەوێت تەنها تۆ لە ڕۆژەکە یادی بکەیتەوە ئەم پێغەمبەری خوا شتێکی دەوێت تۆی مسلمان لە تەواوی کردەوەی ڕۆژانت خۆشویستنی پێغەمبەر ڕنگ بداتەوە؟ بێگومان دیارە کە ئەمە بازە مسلمان دەکەین
دەبی مسلمان لەسەر کردار و ئاکار و ڕەفتاری ڕنگدانەوەی هەبی چۆن لەگە بەرامبەرەکەی خۆی ئیسلام بیان غێرە ئیسلام برای بیان برادری بی هەم نشینی بی هاوپیشەی بی دەبی ڕاستگۆ بی ئەمە دەبی یادی پێغەمبەری سڵاو سەلەم لە دڵمان بی سار 12 مانجێ و ڕۆژانە لە کار و باری ڕۆژانەمان ڕنگ بداتەوە چونکە ڕاستگۆیانە ورتر و بابەتیانەتر ئەگە لەسەر بابەتەی ورد بینەوە دیارە مسلمان ئیسلامەتی و دیانەت پەیوەندیەکە لە نێوان خودی خوای گەورە مرۆڤەکان ئینسان چەند ویژدانی هەبی ئەوەندە دینەی هەیە ناکرێ بە ڕووکەش مرۆڤەکان خۆیان والیشاندن کە پیاوی چاکن و چاکەکارن بەڵام لە پشتەوە کارێککە ئەنجامدا. ئەمە ئەو یادە پیرۆزەی نابی لە فکر بکەین دەبی ئەو یادە پیرۆزە هەموو ڕۆژێک بی نەک لە ڕۆژی وەفاتی و یاخوتی لە ڕۆژی لەدایک بوونی. دەبی یادی پێغەمبەری سڵاو سەلەم لە دڵمان بی سار 12 مانجێ و ڕۆژانە لە کار و باری ڕۆژانەمان ڕنگ بداتەوە. مەولودەکانیش پێویستە لۆ نمایش نەبی بەڕاستی چکەم مەولودەکانش دەبین زۆی لۆ نمایشە. ئەمە هەموو کاتێک دەبی ئەوە حساب بکەین کە هەموو ڕۆژە 12 ڕەبیعی ئەوەل لەبوومە چونکە ئاگامە لە سونەتەکانی وی و فەرمایشتەکانی وی و سلوک و ئەخلاقەکەی وی لە کار نێنی دەکا ئەوەمە هیچمان نەکرد. بسم الله الرحمن الرحيم 100,000 صلوات على محمد وآل محمد. ئەمە ئەو یادە پیرۆزەی نابی لە فکر بکەین دەبی ئەو یادە پیرۆزە هەموو ڕۆژێک بی چکە ئەو پێغەمبەرەیە ڕۆژی قیامەتێ شەفاعەتمان لۆ دەخوازی نەک لە ڕۆژی وەفاتی و یاخوتی لە ڕۆژی لەدایک بوونی هەموو کاتێ و هەموو سەعاتێک و هەموو شەوەک و ڕۆژێک لە ژیانی مرۆڤایەت لە ژیانی بەشەر کە دەرێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله دەبی هەموو بەرنامەی خۆشەویستی لە بەرچاوبی و یادی بکاتەوە نەک بوونەکەی و لەدایک بوونەکە و وەفاتەکەی. ڕۆژی مەولود ڕۆژێکی پیرۆزە. ئێمە چۆنە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یادمان بێت چۆن یادی بکەینەوە لە ڕۆژەکانی تر پێویستە مسلمانان چۆن یادی پێغەمبەرە بکەنەوە یادی پێغەمبەری بەڕەو شتە جوانەکانی بەوتە جوانەکانی بەتەبیعکردنی لە ژیانی خۆمان لە ژیانی خۆمان دەبێ ئەو شتانەی کە ئەو کردیتی ئەگە هەمووشمان پێ نەکرێ با چشتی بەباشی وەربگرین لە خۆشەویستی شتەکانی خۆشەویستی هەموو خێر و بەرەکەتە ئەوەی پێت دەکرێت لێ وەگرە ڕۆژ بە ڕۆژ یادی بکەوە وتەکانی فرموودەکانی کە ئەو خۆشەویستە ڕحم بە قوربانی بەداک و بابەوە وحی لۆ دەهات کە قسەی دەکرد لە خۆیەوە قسەی نەدەکرد مەلایکەتی عارد و عاسمان لە خزمەتی دەبوون. حەزرەتی جوبرایل سەلامی خوای لەبێ عەلە نەبینا سەڵات وەسەلام بە ئەمری خوای گەورە دەهاتە خزمەتی کە ئەو مەلایکەتە نازدارە کە دەهاتە خزمەتی لەرزی دەگرت. ئەمە چینە عەبدەکی ڕوڕەش کە ئەو خۆشەویستە شەفاعەتمان لە دەخوازی کە یادی بە وتارەکانی و بە قسە خۆشەکانی و بە قسە شیرینەکانی بەڕێ ڕاستەکانی یادی نەکەینەوە. باشە پێت باشە لە ئێستاوە ئەمە لەم ڕۆژەوە ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەرە پەیمان لەگەڵ خوا و پێغەمبەری خوا نوێکەینەوە کە زیاتر دەست بە حەدیسەکان و بە فەرموودەکان و بە ئاەتەکان بگرین. لا ئیلاهە ئیلا الله وتەکەت و پرسیارەکەش زۆر جوانە و شانازی بە جەنابیشتان دەکەم شانازی بە قسەکانیشتان دەکەم ئەوەی کە باست کرد ئەگەر هەموو دەقەش پەیمان لەگە خوا و پێغەمبەری نوێەکەیەوە خوا دەرکەی واسحە دەرکەی کراوەیە برێن یا الله پێکەوە سەڵاوەتی بەسەر پێغەمبەری خوا لە دێن. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد رسالەتشم هەیە لە ڕای خوای بیگەینن با ئەو کەلیمەی بیدعەی لەناو هەولێری هەگرن مەولودی پێغەمبەری بیدعەیە دەرێن لۆ باشە 57 منداڵی هەولێرەی مۆتی چاوم کردەوە هەر مەولود کرایە سوڵتان زەفەر کەواکبی چێ مەولودی دانا با ئێمە یادی بکەینەوە یادی بکەینەوە بە بیرهێنا گەورە دەرێ بسم الله الرحمن الرحيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما دەبیتەوە چی ئیجبارێک
باشە ئەمس کە سەڵاواتەکەم لێ دەبات شتێکی بکەم خوا و پێغەمبەر پێخۆشوی کایادا چی بکەمەوە با ئێمە ئیتر لەمە دووە هەموو ڕۆژێ پێغمبەری خوامان لەبیر بێ نەک تەنها لە ڕۆژێکە لەو ڕۆژە زیاتر بە بیری خۆمان بینەوە پەیمانی لەگەڵ نوێ بکەینەوە ئیشەڵا پەیامەکەش بە هاوڵاتیان و بە تەواوی بینەرانی پەیامیش گەیشت دەستە خۆش کەم لار چێن دەرهات بن. ئەمە ئەو یادە پیرۆزەی نابی لە فکر بکەین دەبی ئەو یادە پیرۆزە هەموو ڕۆژێک بی نەک لە ڕۆژی وەفاتی و یاخوتی لە ڕۆژی لەدایک بوونی دەبی یادی پێغەمبەری سڵاو سەلەم لە دلمان بی سار 12 مانجێ و ڕۆژانە لە کار و باری ڕۆژانەمان ڕنگ بداتەوە مەولودەکانیش پێویستە لۆ نمایش نەبی و ڕاستی چکەم مەولودەکان دەبین زۆی لۆ نمایشە ئەمە هەموو کاتێک دەبی ئەوە حساب بکەین کە هەموو ڕۆژە دوازەی ڕەبیانی ئەوەل لە بۆمە چونکە ئاگامە لە سونەتەکانی وی و فەرمایشتەکانی وی و سلوک و ئەخلاقەکەی وی لە کار نێنی دەکا ئەوەمە هیچمان نەکرد یادی لە دایکبوونی پێغەمبەری خوایە مەولود نەبەویە صلی الله عليه وسلم چۆن خۆت بۆ ئامادە کردو و هەستێکی چۆنە هەیە برای عزیز وەسکەم کە من چەند سارە عمرمە چەند جاری یادی پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم یعنی دێتە بیرم ئەوە 20 سارە لێرانە ئەوە دەکرێت مەولودی پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم یعنی ئەو عالەمە یعنی وەچی برین ئێستا وەچی پێشان نییە قەدیم لە ماراندا دەنیشتن دەفیان لێدەدا ئەو یعنی حقایەتی پێغەمبەریان دەجێڕاوە کە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم لەگەڵ ئیمام عەلی کوو بووە و لەگەر ئەبوو بەکر کوو بووە و سیرێ و ژیانی پێغەمبەری خوایان سیرە و ئەوانە باز دەکرا ڕەحم هەبوو ئیمان هەبوو قووەتی ئیمانی ئێستا لەگەڵ زمانی زۆر فەرقیەیە شێڕەوشت و ئەخلاقی ما ئیسلامین ڕەوشت و ئەخلاقی نابی کافران هەرگرینەوە ئێستا بەعزە جەماعەتێک هەیە ئاشاچوان کە نازانی ئەوە غەرەتە یان غەرەت نییە لەو ڕەوشت و ئەخلاقی ئیسلام ئەو شتانە یعنی قبول نییە بەڵام بەخۆی حەستەکە دەزانیت ئەوە ئیسلامە دەزانی ئەوە کافرە دەزانی ئەوە بەس یادی پێغەمبەر بەراورد لەگە ساڵان کەمتر دەکرێتەوە ئەوە هەر بەرەو کەمتر دەبی لەبەرەوەی فاسق زۆرتر دەبی لە ئیمانداری باشە پێویستەی فاسق معنای چییە کابراایەک ئەگەر باوەڕی بە تو نەهات ئەمن باوەڕیم بە تو نەهات معنای دینەکەمان ئەدی کو دەرێ المؤمنون أخوة المؤمنون أخوة معنای چییە يعني لا فرق بين عجمين وعربين إلا بتقوى يا هموي فرق ناكا بقرباني يادي بم بقرباني أو روجي بم دەکرێت کۆمەڵی کەس هەنا تەنها لەو ڕۆژێ کۆمەڵی خێر دەکەن و کۆمەڵە سەدەقە دەکەن بەڵام لە پاشێنجێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەتە لە بیریان نییە لە معاملاتیان لە ئیشکردنیان ئێمە دەکرێت تەنها لە یەک ڕۆژە پێغەمبەرمان لە بیر بێت بەخۆی ڕەمەزان 30 ڕۆژە کابرا دێت تۆبەی دەکا کابرا هەیە تۆبەی دەکا یەک جاری تیت کە ناگەڕێتەوە تۆبەی یەک جارە خۆ نە هەموو ڕۆژێ ئەتو برێت تۆ بە وسبێنی عینەوەچی یەک لێ بێتەوە یعنی وەچی خۆی بگەڕێتەوە سەر ئەوڕۆ یادی پێغەمبەری صلی الله تعالی وسلم ئەمە کە یادی پێغەمبەری دەکەین خۆ لە بۆ پارەمان نییە کە لە بۆ ماری دنیامان نییە کە ئەو یادەی دەکەینەوە کە لە ڕۆژی پێغەمبەر صلی الله تعالی وسلم کە مبایعەیان کرد مباشرە کەس خوای تبارەک وتعالی ئەوانە 10 مباشرە ئەویان کردن دۆ لەبەر سێ مبایعەی پێغەمبەریان کرد ئەمە ئەو یادە پیرۆزەی نابی لە فکر بکەین دەبی ئەو یادە پیرۆزە هەموو ڕۆژێک بی نەک لە ڕۆژی وەفاتی و یاخوتی لە ڕۆژی لەدایک بوونی دەبی یادی پێغەمبەری سڵاو سەلەم لە دلمان بی سار 12 مانجێ و ڕۆژانە لە کار و باری ڕۆژانەمان ڕنگ بداتەوە مەولودەکانیش پێویستە لۆ نمایش نەبی و ڕاستی چکەم مەولودەکان دەبین زۆی لۆ نمایشە ئەمە هەموو کاتێک دەبی ئەوە حساب بکەین کە هەموو ڕۆژە دوازەی ڕەبیانی ئەوەل لە بۆمە چونکە ئاگامە لە سونەتەکانی وی و فەرمایشتەکانی وی و سلوک و ئەخلاقەکەی وی لە کار نێنی دەکا ئەوەمە هیچمان نەکرد دەرەمە وەکو خەرچی هەولێر بەڕاستی زۆر خۆشحاڵین لە
خۆ ئامادەکاری دەکەن لە بۆ مەولود زۆر جوانە هەولێر بەوەی کە دەبینی هەر کەسە بە پێی توانای خۆی ینی دوو ئەو باریقەکان پێ درێن ئەوانە بە دوکانەکەی بەدارەوە دەکەن لە پێش هەڵواسیوەستەریە ینی شتێکی زۆر جوانە ینی حەزەکە ینی ئەوە ئیمکاناتی بێگە هەبی زیاتر دەکات ئەو شارە دەڕازێتەوە بێەوەی داوم دەستگای حکومەتش پێر بسی بەڕاستی ئەمە زۆر جار دەبینم بەس خەڵک ینی دیارە کە زۆر خۆشەویستە پێغەمبەری سەڵاو وسلم دیارە فەخری کایناتە مرۆڤایەتی بەڕاستی لە زلم و زۆر ڕزگار کرد ئەمە دەبی هەموو کاتێ لەبیرمابی مەولودەکانیش پێویستە لۆ نمایش نەبی بەڕاستی چکەم مەولودەکانش دەبین زۆی لۆ نمایشە چەند خۆشە و لە باتیەوەی 20 وەرەقەی خەرز بکەی خەرکەشی دەورەمەند گاز بکەی بەڵام ئەگەر داتە دوو فەقیران چار فەقیران پێنج فەقیران ها لە ڕۆژە ئێستا هەیە گۆشتی نییە بخۆ بەڕاستی وڵاتی ئێستا زۆر وەزی خراپە خەرچی فەقیر یەکجار زۆرە چەند شادومان دەویەگرێت و دوو وەرەقەی بدێ سارەشکە دێتەوە درێ لە یادی ئەو فەخری کایناتەی خەڵک دەستی هاوکاریم لە بۆ درێژ دەکا ینی خەلکی هەتیم خەلکی نەدار بەڕاستی پێویستە ینی مەولودەکان نمایشی نەبی لە ناخەوە بیچکە ئیشی ئەمە زۆرە لە ڕاگەاندن ئەمەش دەکەینەوە دەزانین زۆری لە بۆ نمایشکردنە هیوادارین لە ناخەوە بیچکە دینی ئیسلام خوای گەورە ناغ دەخینتەوە ناخەکان دەخینتەوە نەک ئەو شتانی کە دەکرێت چکە فێر لە خوا ناکرێت فێر لە هەموو کەس دەکرێت بەڵام خوا لە ناو ناختە ئەو فێرە ناکرێت پێویستە هەموو وەختیش پێغەمبەری خۆمان خۆش بێ وەکو چاویش خۆشمان خۆشمان دێ هەمومان خۆشمان دەوێت کورد بەگشتی ینی بەڕاستی ئەمە ئیسلاممە زۆر خۆش دەوێت دەست هەیە دەیانەوێت بڕێک خەڵک لە دینە دوود بخڕە بەڕاستی ئەمە ئەخلاقمان پەردە پۆشە یاسای ئیسلام یاسایەکی زۆر ڕاستەقین ئێستا من لەو دەمەی لەبەرم نیە نەکو زۆر شعرم هەیە هۆنراوم لەسەر ئیسلام و ڕێبازی ئیسلام و ڕاستیەکانی و ئەخلاقی من لە ئیسلامدا پەردە پۆشە و ئەخلاقی من لێ پارێزراوە ئەو شتانە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەرج نییە ئەمە کۆڕێک ببەستین تەنانەت یارمەتیدانی هەژارێک لەم مەولودەیە خۆی لە خۆی خێرێکی گەورەیە مەبەستەوەی ئەوە بگەێنی کە یادی پێغەمبەری خوا جیاوازە ینی دەکرێمە بە چەندین زۆر یادی ڕەسوڵ الله بکەینەوە تەنانەت بە جێبەجێکردن یەکێک لە فەرمودەکانی ینی ئەوە هەم وەکو ئاین فەرزە ینی ئینسان دەبینی ئەگەر وڵاتی تووشی قەیران بوو خەڵکەشی زۆر نەدار دەبی فەقیر دەبی چەند خۆشات و لەو یادەی هاوکاری ئەو خەڵکە بکەی ینی چەند دڵخۆش دەبی ئەو خەڵکە ئەو یادەی زیاتر خۆش دەوێت وەڵام هەر خۆشی دەوێ بەڵام چەند خۆشە ینی لەو یادەی هاوکاری ئەو خەڵکە فەقیرەی بکرێ بە شێوازی مەولودەکانمان بگۆڕین لەوەی کە بیسی وەرەقە بدەین و دەفی لێ بدەین و لە باتی ئەوە دڵی ئەو خەلچێ خۆما خۆشکەین هەم ئاینیان هەم نەتەوەییان ینی کات و میلەتێکی لێرکوانە هاوکاری خەلکی خۆت دەکەی لە بۆ وڵاتی خۆت باشە باش ئێمەی مسلمان ئێمەی خەڵکی شاری هەولێر دەکرێت تەنها لە ڕۆژێکە پێغەمبەری خوامەمە ببیر و یادیکەین ئەن دەکرێمە لە تەواوی ڕۆژەکانە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاردانەوەی بەسەر ژیانمان هەبێت لای ئێمە وانە لای ئێمە هەموو ڕۆژێ بەڵام دیارە وەکو ئەوانەی کە ئەوڕۆ ڕۆژی بەرجی کوردیە و ئەوڕۆ ڕۆژە هەندێک بۆچن بۆ نیێتە دەمەشا دەکەن ئێستا ئەمە دایمە بەرجی کوردیمان لەبەرە و دایمەش پێغەمبەری سەڵاو سەلەم خۆشمان دەوێت ئاینی خۆمان خۆش دەوێت خۆزی ینی خۆزی هەموو شتەکانی هەموو یاساکان هەموو دەسوورەکانی ئیسلاممان جێبەجێ بکتابە ئێستا ژیانمان لە قۆناغەشکە و لە شوێنەشکە بوو بەڵام زۆری لەسە تا بیستی جێبەجێ ناکەین ڕاستە دەچینە غوتبەی و دادەنیشینەوەنە بەڵام خۆزی ینی خۆزی خۆزگە ینی پەیڕەومان بکتابە و دینی خۆماندەنا دین لە دینی مەجوانتر نیە لای ئێمە هەموو ڕۆژێش هەر پێغەمبەر خۆشەویستە ئەو یادەست ڕای یادی لەدایک بوون تێگەنە لایمە بەڕاستی لەو یادەوە چامۆژگارێکی مسلمانان بکەی پێیان دەڵێ پەیمان لەگەڵ خوا و پێغەمبەری خوا نوێکەنەوە ئیتر بە سەرچاوەی سەرەکیمان سەرچاوی سەرەکی ژیانمان قسە و فەرمودەکانی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە دیتمانەوە نەمەسە زۆر ڕێگا تاقی کراوە ینی فێرکردنەوە و خۆڵکردنە چاوی خەڵکەوە وەڵام ئەو دینی مەدینەی زۆر ڕاست و پاک بوو هەتا ئێساس لەسەر پاچی خۆی ماوە وەکو باششم کە دەگە پەیڕەوی هەموو خاڵەکانی بکەی دین لەو دینێمە ینی پوختر و بێکەم و کوڕیتر نییە حتا لە ناو خواردن پێ دەرێکوونان بخۆ پێ دەرێک و ئاو بخۆ پێ دەرێک و خواردن بخۆ پێ دەرێ پێویست بە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێمان دەرێ ئەتو پێویست بە دکتۆر نابی ئەگەر ینی کەم بخۆ بەشێک بێلەوە لە بۆ هەناسەدان هەتا ئاو خواردنەوە پێ دەرێکە گلازێک ئاوت خوارد بە 3 جاران بخۆ ینی یاسای ئیسلام یاسایەکی زۆر جوان هەتا ئێستا ئەو یاسایانە هات و زۆر پەیڕە و پرۆگرامی حیزبی دنیا هات بەڵام لە کۆتادا هیچ دەرنەچوو هەموو ناچار دەبی بگەڕێەوە ئەو ڕێسکە ڕاستەی ئیسلام
کە ئەخلاقمان پەردەپۆشە کە ژیانمان پارێزراو دەکا کە ینی ڕێسەکانی ژیان ئەوەی کە لە مرۆڤایەتی پێویستە خاڵ دەستنیشانی کردیەکە زەرمەند نەبی کە ئەلێرکوانە من تودا دەنیشین سێ کەسین ئەو کەسە ڕۆی ناوی باسی بکەگە غیبەتە گەنا بوختار یاسای ژیانی ڕێخستی توانین بڵێ خاڵ بە خاڵ یاسای ژیانی ڕێستێ بەڵام ئەمە زیاتر خەریکی شتیتکەینە ناسین ئەو یاسایی بخوێنینەوە دیراسە لەسەر بکەین و بەوردی بەو هیواین هاوڵاتیان لەم ڕۆژەوە ئیتر بە خۆیان و بە تەواوی کاروباریاندا بچنە بزانێتە چەنە و کارەی ئەنە گفتارانەیە ئەو کردارانەی کە دەکەن لە ڕۆژانە لەگەڵ حەدیسەکانی پێغەمبەری خوا و لەگەڵ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاری داوەتەوە. خۆشەویستان من زیاتر لە شاری هەولێر دەمێنمەوە و لە نێو خەڵکی شاری هەولێر دەمێنمەوە بێگومان گرموگوڕێکی زۆر بە خەڵکی شاری هەولێر دیارە وەکو هەموو ساڵێ ساڵ بە ساڵ خەڵکی هەولێر گرمتر دەبێتەوە ساردتر نابێتەوە. من لەگەڵەوان دەمێنمەوە و پەیامی زیاترتان بۆ دەگوازمەوە بینەرمان بن. ئەمە ئەو یادە پیرۆزەی نابی لە فکر بکەین دەبی ئەو یادە پیرۆزە هەموو ڕۆژێک بی نەک لە ڕۆژی وەفاتی و یاخوتی لە ڕۆژی لەدایک بوونی. دەبی یادی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە دڵمان بی سار 12 مانجێ و ڕۆژانە لە کاروباری ڕۆژانەمان ڕنگ بداتەوە. مەولودەکانیش پێویستە لۆ نمایش نەبی و ڕاستی چکەم مەولودەکانش دەبین زۆی لۆ نمایشە. ئەمە هەموو کاتێک دەبی ئەوە حساب بکەین کە هەموو ڕۆژە 12 ڕەبیع ئەوەل لەبوومە چونکە ئاگامە لە سونەتەکانی وی و فەرمایشتەکانی وی و سلوک و ئەخلاقەکەی وی لە کار نێنی دەکا ئەوەمە هیچمان نەکرد. ئەمە نابی تەماشای لە ئەو ڕۆژە بکەین بنێن والله ئیلا 12 ڕەبیع ئەوەل لەدایک بوونی ئەمە هەموو کاتێک دەبی ئەوە حساب بکەین کە هەموو ڕۆژە 12 ڕەبیع ئەوەل لەبوومە چونکە ئاگامە لە سونەتەکانی وی و فەرمایشتەکانی وی و سلوک و ئەخلاقەکەی وی لە کار نێنی دەکا ئەوەمە هیچمان نەکرد. بەڵام داواشم هەیە لە هەموو خەڵکی بسورمان خەڵکی هەولێر هەموو کوردستان بەعام و جیهان بەعام یادی ئەو پێغەمبەرە لەبیر نەکە هیچ کاتێک. یعنی ئێمە ناکرێت تەنها لە 12 ڕەبیع الأول پێغەمبەری خوامان لەبیر بێت دەبێت لە هەموو ڕۆژێک ئێمە پێغەمبەرمان لەبیر بێت. بەرێ دەبی ئەمە هەموو کاتێک لەبەرەوەی ئەو بەهانای مەدێ ئەو شەفاعەت کارمانە ئەو کە ئەمە سەراواتێک لەسەر لێ دێن خوا سەراواتی لەسەر لێ دەداتەوە مەلایکە سەراواتی لەسەر لێ دەداتەوە ئەوە نە گەورەیە فەخری عالم هەی ڕحمان بە قوربانی بەداک و باب و هەموو کەسمانەوە. ئەوزە ئەمە داوام هەیە لە هەموو خەڵکی کوردستان بەڕێزەوە وە دەرێن هیچ کاتێک لە پاش 12 ڕەبیع ئەوەلیش واز لە سونەتەکان نینن واز لە ئیش و کار و ئەوەی بینن ئەخلاقەکانی وی بەکار بینن ئەمە درمان خۆش دەبی. باش ئێمە دەبێت چۆن یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینەوە تەنها بە یادی 12 ڕەبیع الأول و خوێندنەوەی مەولودێک یان نەبێت چۆن یادی بکەین تۆ چۆن یادیەکەیتەوە لە ڕۆژە. من یەک بەخۆم مەسەلەن 12 ڕەبیع الأول لەدایک بوونەکەیەوە تاریخەکەیەوە دیارە بەعامە بەڵام وەکو هیچ کەس ئەم یەک بەخۆم باسی خۆم بکەم ئەم سەراوەتی زۆر لەسەر لێ دەدەم سونەتەکانی زێبەجێ دەکەم و سەردان و سیدە ڕەحم بەجێ دەگەن کوی گوتی من ئەوان دەکەم ئەوە پایە بەرزترم دەکاتن لەکن خوا و لەک نەویش ئەوە یادکردنە ینی یادکردن ئاوایە دەبێت لە هەموو ڕۆژەکان فەرید ئەو ڕۆژ نییە من ئەو ڕۆژ چکلێت تۆزە دەکەم یان پاقلاوەک تۆزە دەکەم سبەنێ نامینێوەنیا بەڵام ئەمن بە عەمەلەکەم دەوێ عەمەلەکە کە عەمەلەکەم کرد خوش پێی خۆشە ئەویش پێی خۆشە. چی بۆ کەسانە دەڵێ کە تەنها لە یەک ڕۆژە چقلێت و پاقلاوە و شتانە تەوزیع دەکەن بەڵام لە ڕۆژەکانی تر لە مەعاملاتیان پێغەمبەری خوایان لەبیر دەچێتەوە پێیان دەڵێ یادکردنی پێغەمبەری خوا ئاوایە پێغەمبەری خوا ئەوەی دەویست نەخێر ئەمەیان دەرێم کە ئەوەتان کرد نابی لەبیری بکەن لە پاشانیش کە دەستمەوسە ئیش و کارەکانی خۆیان بە ویزدانەوە بەجێرێ سونەتەکانی ویستی گوتی فەرموو بکەن لە کرێنی فرۆشتن لە مەعامەلا لە هەموو چشتێک بۆ بکەن کە ئەوە خەڵکی دری پێیان خۆش. تۆ هەستێکی چۆنە هەیە کە دەبینی دووبارە وەکو گەنجێک بەم ڕۆژێ شا دەبیتەوە یان کە منداڵ بووی لەوانەیە کۆمەڵە یادگاری خۆشە لەگەڵ مەولودە بێ ڕۆبزانم خەڵکی دۆچی بەرلەوەی کە لێدوانەکەم لەوت خەڵکی دۆک لە ئێوە ژەبزانم استقبالێکی زۆر باش لەم ڕۆژەکرێت. من ڕێز و سڵاف ئاول بووهەوە هەنا زۆر سپۆس بووهەوە کوواف دەرفەدا دەوامە و لە هەولێریان میڤۆن بووی نەڤروکە ڕاستی ڕۆژێکە گەلەگە خۆش و پیرۆزە و گەلە کەیفۆمەوەتی و ڕۆژێکە یعنی وەکی ڕۆژی جەژنی نەبوومە هەمی بسەرمانە و واف ڕۆژە ئیشەڵا بەردەوام بیرۆ هەمی بسەرمانەوە بن واف ڕۆژە چجارە ئەمش بیرۆخونە بین و گەلم دەبێ ئێمە چۆن یادی پێغەمبەر بکەین لەم ڕۆژەیە دەکرێت ئێمە
تەنها لەو ڕۆژەیە پێغەمبەرمان لە بیر بێت طبعا دەبێت هەردەم بیرۆمە بێتە ناف ڕۆژاوی ڕۆژێکی چارش بیر ناکەین و ئەم خوش ئینسانەتی و خوشیش بیر ناکەین چمکی پێغەمبەری مەسڵاوت خۆدە سەر بن دایما دەفیت شتێک گرنگکە بوو ئینسانیەت بوو یعنی گەلک تشت یەت باش و گەلک شیرەت و گەلک بسرمان یعنی بسرمانە تشتێ باشی بسرمانەتیە باشە بزانم ئەو هاوڕێت ئەو برادەرێت کە لەگەڵتە تۆ هەستێکی چۆنە هەیە کە دەبینی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوایە هەستێکی چۆنە هەیە دڵخۆشی سەرەتا خێرەتنەوەتکەن کوان ڤێریا بکە میێبوونێ هەولێرێ دەست پێکێژی سژدۆی بوونەوە سەروەتی ئیسلامەتی محەممەد پێغەمبەری مەسڵ قسە محەممەد سڵ قدی سەرن لە هەموو مسلمانی جوانێ پیرۆستکەم ڕاستی ڕۆژێک ڕۆژێکە گەلەگەلەکە پیرۆزە دەفمە و نۆبیت ئەمتنیان وێ ڕۆژێ ئەم دیف دوی بچین بێت بەردەوام پێغەمبەری مەسڵ سەر شیرەتی توی حەدیسی دی بیرۆم مەبێت بەردەوام بن هەنێ شۆرت باشی و چاکی ئەم بکەین نۆبیتنی بەس ڕۆژێکە وەسە ئەم دەستی شانکەم بژن وصباس بروجك بتني ام تصابين فيد ام بردوم همي روجو بت ام تصابين نبتني ام روجك بتني فيد بردوم ام تصابين سر حديث وري بوزا پیغمبر ما صلى الله عليه وسلم ئێمە چۆن یادی بکەینەوە بەڕای تۆ تەنها بە دابشکردنی شیرینی و نقل و نەبات یان ئێمە دەبێ بە جێبەجێکردنی حەدیسەکانی و فەرمایشتەکانی ڕسوڵ الله صلی الله عليه وسلم یادی بکەینەوە نۆبێتونە کە شرینێکی ڕەمزێکی جەژنەیە نۆبێتنی شنی بێت ئەم حەدیسی توی جێبەجێ بکەین وەکوکی ئەم بینین مەگەلک هەژارێتەن ئەم دەستەوە بۆ درێژکەین فەقیر گەلەکە میشانە ئەم دەستوەری کوری و فەقیرۆ درێژکەین نەبتنێ بەس ئەدیژین وەک شرینەوە وەک حەدیس تۆژی جۆجێ بکەین و بالعکس جیبێت ئەم چینەوەری کوێت هەژار بکەین وەکو ئەم بزانین رجاكو قالك يجور جو مازن هاجروا نف مجتمعي ما والخلق ما داي او جي السنه رقم صار غسال دور سبوز بت ئەمە ئەو یادە پیرۆزەی نابی لە فکر بکەین دەبی ئەو یادە پیرۆزە هەموو ڕۆژێک بی نەک لە ڕۆژی وەفاتی و یاخوتی لە ڕۆژی لەدایک بوونی دەبی یادی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە دلمان بی سار دوازدەی مانجێ و ڕۆژانە لە کار و باری ڕۆژانەمان ڕنگ بداتەوە مەولودەکانیش پێویستە لۆ نمایش نەبی و ڕاستی چکەم مەولودەکانش دەبین زۆی لۆ نمایشە ئەمە هەموو کاتێک دەبی ئەوە حساب بکەین کە هەموو ڕۆژە دوازەی ڕەبیعی ئەوەل لەبوومە چونکە ئاگامە لە سونەتەکانی بی و فەرمایشتەکانی بی و سلوک و ئەخلاقەکەی وی لە کار نێنی دەکا ئەوەمە هیچمان نەکرد ڕاستی ئەمن پیرۆزبایی لە هەر چارپارچەی کوردستان دەکەم لەو ڕۆژە ڕۆژێکی مێژوویە ئەویش لەدایکبوونی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بەڕاستی ئەگە بێ ناوشاری هەولێرێ تەمەشا دەکەی حتا دوای نێوە ڕۆژ هەولێر بە شێوازێککە دەبینی لە هەموو کوچە و کۆڵانەکان لە هەموو دوکانەکان شەربەت و شیرنی و پاقڵاوە و سەماحە و جێگرتنی قورئان و مەولود خوێندنەوە و ئەو بابەتانە هەیە ئەو مانگەش تەبیعی هەر هەموو مزگەفتەکانی شاری هەولێرێ بە خۆشحاڵیەوە ئاوەدانە بە مەولود خوێندنەوە و ئەو ڕۆژە بە ڕۆژێکی مێژوویی وەسف دەکەن بەڵام ئەمن لێرە لەو شاشەی ئەوە پێشنیارەکەم هەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە بەسە بابرایەتی ڕساو بکەن بەسە با حکوومەتی تشکیل بکەن بەسە خەڵک معاناتی هەیە ڕۆژانە دەبینین چەندین کەس خۆی دەکوژی چەندین کەس کێشەی هەیە چەندین ژن تەلاق دەدرێت بەهۆی نەبوونی و ئەو قەیران و ئەوەیە بەسە یعنی ئەنگۆ ببنە براوە 27 ساڵە خەڵک ئازاری هەیە ناخۆشی هەیە لەوانەیە هەندە کات سات خۆشیش هەبووە بەڵام ناخۆشەکان زیاتر بووە بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بکەن خاتری خوای بکەن خاتری قورئان بکەن خاتری پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم حکوومەتێکی تشکیل بکەن بە خەڵک لەو نەحامەتیە لەو قەیرانە قوتاری بین بەڵێ باشە ئێمە دەبێ چۆن یادی پێغەمبەری خوا تەنها بە دابشکردنی چقڵێت و پاقڵاوەیە لە یەک ڕۆژە یان پێغەمبەری خوا زۆر لەوە گەورەتر ئێمە تەنها لە یەک ڕۆژە یادی بکەینەوە بەڵێ ناوەڵا بەحەکسەوە بە پێچەوانەوە ڕاستی ئەو ڕۆژە ڕۆژێکی مێژوویە ئەمە دەبی بەرنامەکانی بچین ناو
حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چی گوتیا ئامۆژگاریەکانی قورئان چی بەمە گوتیا ئەمە دەبی ئەوانە ڕەساو بکەین لەوانەیە خەڵکانێک کاتی مەولود دەکەین لە مزگەوتەکان بەبیت ئەو بەو شێوازە بەراو دەکەین بەڵام لە هەمان کاتدا ئەمن دەستخۆشیان لێ دەکەم ئەو کەسانێک کە مولود دەخینەوە بەبیرهێنانەوەی خەڵکە ڕاستی لە قەدیم و قەدیم ئەمن موارید 68 ئەمن نەک برێم ئێستا ئەمن ساڵانی زوو 75 و 6 و 7 ئەوانە بەبیرم دێ مارمەلە تێراوی بداتمە قەیسەریەکان لەو ڕۆژە حینی بە شیرنی حینی وەکو تەوزیع دەکرا و پاقڵاوە دادەنرا بەڕاستی شاری هەولێر شاری بەڕاستی دەتوانم بڵێم لە کوردستان تاکە شاری هەولێر ئەو یادیان بە پیرۆزی ڕاگرتیا ئەزیزانمەوەی گوێبستی بوون پەیامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو دەربارەی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا بەو ئەندازەیە گەشتمان کۆتای ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکی تر و تەوەرەیەکتر بەیەوەی خۆشەوی شاد دەمەوە سلااو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس عەبدوڵای کامێرەمانتان لێبێت تا ئەڵقەیەکتر بەیەوەی خۆشەوی شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ